Metropolitan Area Network, Personal Area Network, Campus Area Network, Storage Area Network, Virtual Private Network. Metropolitan Area Network کورتکراوەی MAN ئەم نێتۆرکە بەکاردێت بۆ بەستنەوەی دوو نێتوۆرکی لان لە قوتابخانە یان زانکۆکاندا. ناتوانرێت بۆ پێکەوەبەستنی شارەکان بەکاربهێنرێت. لەم جۆرەدا راوتەر و سویچ و هاب بەکاردێت. Personal Area Network کورتکراوەی PAN ئەم نێتوۆرکە کەسیە و تەنها بۆ یەک کەس بەکاردێت. پێکەوەبەستنی کۆمپیوتەر و پرێنتەر و سکانەر و مۆبایل و پێی دەوترێت PAN. Campus Area Network کورتکراوەی CAN ئەم جۆرە نێتوۆرکە بۆ کەمپەکان سوودی لێوەردەگیرێت. بۆ نمونە بۆ بەیەکەوەبەستنی کۆلێژەکانی زانکۆ ئەم جۆرە بەکاردێت.